خەریکە تێکدانی شاخ و ئاگرکەوتنەوەکان دەبنا ماژەی ڕوون و ڕەوان بۆ درووستکردنی پرۆژەی بازرگانی و نیشتەجێبوون. ئەم تێڕوانین و بۆچوونە لەوە سەرچاوی گرتووە خەڵک و دۆستانی ژینگە دەڵێن زۆربەی ئەو ناوچە سەوزاییانی تێکدراون دواتر کراونەتە پرۆژەی نیشتەجێبوون و بازرگانی. ساڵی 2020 ئەم شوێنە پێشتر دایان و سەدان سنەوبەری سەوز و بەرزی لێبوو، بەڵام دواتر سووتێنران و کران بەم پرۆژەی ئێستا. هەرچەندە لە سەرەتای ڕووداوەکە کاردانەوەکان دژی سووتانی سنەوبەرەکان زۆر بوون، بەڵام بێگوێدانە ناڕەزایەتیەکان شوێنی سنەوبەرەکان لە بری سەوزکردنەوەی کرا بە پرۆژەی بازرگانی. ئێستا و دوای 4 ساڵ خەریکە سیناریۆیەکی هاو شێوە لە نزیک هەمان شوێن دووبارە بێتەوە. شوێنەکە لەسەر ڕێگای سلێمانی تاستوجێە و سنەوبەرەکان جگە لە سوودە ژینگەیەکانی هاوکات دیمەنێکی جوان و سەرنجڕاکێش دەبەخشێتە سلەیمانی. عەمید هێمن کەمەرخان گوتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی لەسەر ڕووداوەکە بە زوومی گوت بەدەستی ئەنقەست ئەو سنەوبەرانە دەسووتێنرێت. گوتی پێشتریش هیچ کەسێک لەسەر سووتانی سنەوبەرەکانی ڕێگای تاستوجە دەستگیر نەکراوە، ئەوەی هەبووە هەر لیژنە و لیژنەکاری بووە. معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندەیە بۆ پاراستنی ژینگە دڵنیایە لەوەی سووتاندنی سنەوبەرەکان بەرنامەڕێژیە بۆ ئەوەی ئەو شوێنانەی دایانەوێت بکرێتە پرۆژەی بازرگانی بربەستەکانی بەردەمیان لا ببرێت. دەڵێت ئەو سنەوبەرانەی پێشتر سووتێنران لە ئێستادا کراون بە پرۆژەی بازرگانی. چالاکە ژینگەیەکە گومانەکات لە هەر شوێنێک دارستانێک بسووتێنرێ ئەگەر بۆ ئێستاش نەبێت بۆ داهاتوو دەکرێت با پرۆژەی نیشتەجێبوون و بازرگانی جا لە گۆیژە بێت یان ڕێگای تاستوجە. پێشی وایە بەرپرسانی سلێمانی مەبەستیان نییە سەرپێچیکاران دەستگیر بکەن، ئەگەر نا لەسەر ڕێگای سلێمانی تاستوجە کامێرا هەیە و دەتوانران جامدەران دەستگیر بکرێن.